بەشێکی بۆ خۆمانە دوو بەشێ بینە دەرەوە بەڕادمان حاضر کردو دوای نوێ نێژی نوێڕۆمان کرد ئەبین بەستی ساخۆ و شوێنانی کە دەستنیشانمان کردو ئەبین بۆ ئەوێ سڵای خۆی گەورە لێو لە بینەر و بیسەرانی کەناڵی ئاسمانی پایان بێت جەژنی قوربانتان پیرۆز بێ و هەمیشە لە جەژن و خۆشی دابن لە گوندی مایندۆڵم سەر بە قەزای سەی سادە ساڵانە لە جەژنی قورباندا قوربانی بە کۆمەڵ ئەنجام دەدرێت کاک جەلالم لەگەڵایە ئەنجومەنی گوندی مایندۆڵە کاک جەلال سڵای خۆی گەورەت لێ بێ جەژنی قوربان و پیرۆز بێ لێرە لە جەژنی قورباندا ساڵانە وەک نەریتێکی ئاینی قوربانی بە کۆمەڵ ئەنجام دەدرێت پرۆسەکە چۆن دەڕوا بەڕێوە تا کۆیسا سەرەتا بە خێراتنتانەکەم جەژنە پیرۆزە جەژنی قوربان پیرۆز بێ لە هەموو مسلمانانی گیان و بە تایبەتیش کوردستان و ئەم گوندەی ئێمەش ئێمە ساڵانە وابزانم تۆ هەموو ساڵێکە دێتە ئێرەوەی عەزیێتە کێشی ئێمە لە خزمەتانان و ساڵانە هەرێمە لە حەیوان لە ماڵی خۆمان وەکو سەری ئەبرین و دێنینی بۆ ئێرا دوو ساڵە جیاواز لە ساڵانی تر ئەیکەین بە سێ بەش بەشێکی بۆ خۆمان و دوو بەشی بینە دەرەوە شکر بۆخوا تا ئێستا 125 سەر بەرەوسەر تا ئێستا حەیوانمان سەر بڕیوە لێرە هەبووە توانای باشنەوە بێ لێرە قوربانی کردبێ هەیەت ئەرە وڵاتیایەتی توانای ژینەوە هەر کردوێتی لێرە ئەوە نییە بڵێم من توانام نییە نایکەم هەموو ساڵە ئەیکەین گۆشتەکە تەنا بۆ گوندی مایندۆڵە یانە برێتە دەرەوە ئەی بێنە دەرەوە من وەکو پێم وتی بەشێکی بۆ خۆمانە دوو بەشێ بینە دەرەوە بەڕادمان حاضر کردو دوای نوێ نێژی نوێڕۆمان کرد ئەبین بەستی ساخۆ و شوێنانی کە دەستنیشانمان کردو ئەبین بۆ ئەوێ سەر ڕایەوەی نرخی ئاژەڵ گران بوو خەڵک چۆن بوو یانە بەدەمەواتنی بۆم پرۆسەیە لەخوا بەزیابێ تەسیل لە ئێمە ناکە ئێمە خەڵکی گوندنشینان بە تایبەتەوەی ئەکسێتی خۆی حیوانی هەیە و ئەوەشی کەنێبێ حیوانەکە ئەکرێ کێشەی نیە بەڵێ سوپاس بۆ کاک جەلال ئەنجومەنی گوندی مایندۆڵ ئەگەر وێنەگرەکەم هاوکانم بێ ئەمە دیمەنی قوربانیکردنی بە کۆمەڵە لە گوندی مایندۆڵ لە یەکەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزە گوندی مایندۆڵی سەر بە قەزای سەی سادە دیمەنێکی جیاواز و پڕ لەمانەیە مرۆیی کۆمەڵایەتی بەخۆیە دەبینێت دانیشتوانی گوندەکە لە بری ئەوەی بەچیا قوربانیەکانیان سەر ببڕن ساڵانە لەسەر نەریتێکی باو کۆ دەبنەوە پرۆسەی قوربانی بە کۆمەڵ بەڕێوە دەبن دەمێ ئاماژە بۆ بدەم سەر ڕایەوەی ئەم ساڵ بارودۆخی هاوڵاتی باش نەبووە و هەروە نرخی ئاژەڵ گران بووە بەڵام خەڵکی بە کۆمەڵ قوربانی دەکەن ئێرە کە گوندی مایندۆڵە سەر بە قەزای سەی سادە جگەلەوەی کە ساڵانە قوربانی زۆر دەکەن پەیوەندی کۆمەڵایەتی لێرە زۆر بەهێزە